بەڵا زان و خۆشەوی سامان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە چلەی زستان دەکەین وەک لە پێشەکیشدا ئاماژەمان پێکرد ئەم چل ڕۆژە ئەهمیەتێکی و گرنگێکی زۆری هەیە لە کوردەواریدا و لە جانبی گەردونیشدا کۆمەڵی گۆڕانکاری ڕوودەدەن لە بوونی ئەو زستانی کە تێیدان حتمما ئێمە چلەی زستان و چلەی هاوینیشمان هەر هەیە بەڵام چلەی زستان کۆمەڵێک جیاوازی زیاتر بەخۆیەوە بینێت و لە ڕووی کەشوهەوا و لە ڕووی ئامادەکاری هاوڵاتیان بە تایبەتی تر گوندشینان بە میوانداری بەڕێز مامۆستا کەمال فاتح شارەزای گردووناسی و کەسایەتی کۆمەڵایەتی باز لەم تەوەرە دەکەین مامۆستا گیان زۆر بەخێر بێن. سپاس بۆ دەرفەتە. مامۆستا بۆ لە کوردەواریە با لەوە دەست پێ بکەین چل ڕۆژ دیاری کراوە هەم بۆ هاوین چلەی هاوین هەم چلەی زستان مەبەستم بۆ 30 ڕۆژ هەنەنراوەیان بۆ چل ڕۆژ ئەمە دیاری کراوە. جا خۆی قولێکی عەرەبیەیە بەڵێ خەیر الئوموری ئەوسەطها یعنی باشترین نێوەت کەمە گیراوە چلە لە بینی 25 جوانە ئەگەر هەر تەقسیمێکی تر بکەین اینجا ئەزمون ئەمە یەکلێک لا ڕاست ئەزمونەکە بریتیە لە ئەزمونی شاغنشینەکان بۆ لەبەرەوەی هەر بە ئەزمونیش دەرکەوتووە تەمەنی چیا درێژترە وەک لە تەمەنی ژیانی سەر تەختایی ئەوە چیرۆکی ئەسحاب الکافە ئەوە چیرۆکی پێغەمبەرانە بە شێوەیەکی گشتی زۆربیان تەمەنیان لەسەر و سەد و ئەوانەوە بۆ 9,000 و بەرەو ژوور لەبەر ڕەخساندنی کۆمەڵێک کۆکار بۆ ئیدامەی تەمەن و وەرگرتنی ئەزمون کەواتە ئەوەی لەوێ وەرەگیرێ ئەتوانێت بیکەین بە مەرجع بۆ دەوروبەرەکەشی بۆیە چلەکە بە تەواوەتی وەک چۆن کوردەوارە لە ئیمتیحانی تیا دراوە و سەرکەوتوش بووە لە یەکەم ڕۆژیەوە تا ئەخیر ڕۆژیشی اینجا هەر ئەزمونەکە چۆنیە ئەزمونەکە تاوان بە وەرگرتنی سارد و گەرمی نییە بە حسابی بەفرباریەوە نا بەڵکو متابعەی هەڵاتن و ئاوابوونی ئەستێرەکانیشیان کردووە بەشێکی ئەو با بڵێن ئەزمونە لە چی لەو مەودایە چ ئەستێرەیەک هەڵاتووە چ ئەستێرێک ئاوا بووە چونکە کاریگەری هەڵاتنی ئەستێرەیەک بۆ ئەستێرەیەکی تر لە حەجمەکەیەتی و لە مەوقعی ئەو جێگەیەشایە ئێمە ئێستا لە باکووری گۆی زەویین خۆر لە ئێمەوە دوورە کە دوور بێ کاریگەری تشکی خۆر لەسەر ئێمەوە کەمە لەو بەینا مەودای چۆنەڵێ خولانەوەی خولگەکانی هەندێک ئەستێرە بە دەوری خۆرە باشتر وازحترە بە قەبارەشیانە کاریگەری لەسەر گیانی تشکی خۆر هەیە بۆیە زۆر جار ئەوترێت کە سەرما دێت و سەرما ئەڕوا ئەڵێ بورجێک ترازاوە یا بورجێک یعنی قەبارەیەکی گەورە ڕۆشتۆ بۆ بە قەبارەیەکی بچووک کاریگەری تشکی خۆر زیاترە بێ لەسەر چی لەسەر ئەو پارچەیە لەسەر زەوی جا ئەو ماوەیەواتە ئەو چل ڕۆژ ئەم هەموو حسابانەی بۆ کراوە لە کوردەواریە خۆ ئەم حساباتانەیە لەوانێن نەزانی بێ لە ڕووی گردووناسیە هەر ئەو ئەزمونەیە کە جەنابەت باسی کرد ئەوانی ئەم فترەیان داناوە ئەو قسە بۆیە گردووناسێک کەسێک لەو وردەکاری جەنابەت باسی کرد ئاگاداریش نەبوون بەڵێ ئەزانی چۆنە چۆن بە پێچوانەوە ئەتوانم بڵێم یعنی ئەو مشور خواردنەی کوردەواری هەیبووە لە ڕابردووە لە ئێستا ئەقلی پێی ناشکێ یعنی خەڵک لە کۆنا ڕق نەبووەوە ئێستا ڕقە بێتەوە یعنی بەسیترین شت کە بە فرباریوە لە گوندا مەترێباریەوە بۆی ترسیوانەیە بەیانی 2 مەتر ببارێ لەسەر ئەو مەترەوە داریان چەقانوە هیچ نەبێ بەیانی تا نیوەی درێژێ و دارە بۆی ڕێیکانی و مزگەوت و ئەمانە بەیانی بە دەرکن اینجا یعنی ئێستا خەڵک لێ قەومێ نازانێ گەڕێتەوە بۆ ڕابردوو چۆن ڕزگار بوون و نەمردون و ژیاون و کەس ڕق نەبرتەوە کۆنترین پیشە تەنەکە چێتی بووە هەر لە زۆپاوە حسێبی کەزکە زۆپا خۆ لە گەڵ دروست ناکرێت تەنەکەیان بەکارێناوە بۆ وەجاقی گەور و بۆ دەرگای دەرەوە بۆ ئەوەی بەلایەن کەمەوە بتوانن ڕێی هاتوچۆ درک پێ بکەن و لە هەمان کاتیشا کلااو ڕۆژنێک بدۆزنەوە بۆ ئەوەی هەوا بێ بۆ خۆشیان و بۆ ئاژەڵەکانیان بۆ گەورەکانیان چکە بەفر ئینسانە خنچێنێ ئەگەر هەوا بڕە لەبەرەوە ئەمە هەمووی ئەزمونە جگە لەوەش زۆربەی ناوچەکان بە تایبەتی من ئەگەر باسی ئەو حسابەی شەحەسەنی گڵەزەردە بکەین گڵەزەردە
کاروانسەرا وەکو چۆن لە ڕابردووە سلێمانی کاروانسەرا بووە سەرچاوی هاتوشەی خەڵک بووە بە ئەنواع ئەشکال خەڵک لەوێ هاتوو ڕۆشتووە کاروانسەرا یعنی شارێکی بچووک ینی خەڵک کە بە کاروانی هاتووە بە ماندووبنی هاتووە پێویستی بە نان بووە بە ئاو بووە بە حەمام بووە بە سلێمانیەڵەن سەرا یەکێک لە مەرجەکانی سەرا بوونی حەمامەت کە تازە دۆزراوەتەوە حەمامەکە حەمامی فاتمەخانە لە پشتی سەراوە ئەمە یەکێکە لە مەرجەکانی کاروانسەرا بوون جا ئاڵوگۆڕی زانیاری کردووە ئەو سەردەمانەشی کە پێشینانی ئێمە تیا ژیانەوە ناویان دەرکردو بە ناوی زاناوەکو شێخ حەسەنی گەزەردە کە فەلەک ناسبووە لە 1970ەکانە بووە وەک چۆنەڵێ ئەوجوهی ینی لوبی سەردەمی زانستی فەلەکناسی بووە کە نیوتن و گالیلۆ تیا ژیاون اینجا هاتوشێ ئێرانیان کردو ئێران ئیمپراتۆرەت بووە یعنی ئەوەی لەوێ لە ئێران وەکو زانستی فەلەکناسی پێی گەشتووە بە شێخ حەسەنی گەزەردەش گەشتووە یعنی نهاتووە هەموو شتەکان بیرۆکەی خۆی بۆ بەڵکو استینتاجی ئەو شتانەش بووە کە لە ئەنجامی ئەو هاتوو چوون و گۆڕینەوەی زانیاری و ئەوان خەڵک هاتووە یعنی من بۆش بە حاڵی خۆم کەسێکم سەردانی عەمرەم کردووە هەموو ساتەکان من کردووە کەسم لێ زیان نەبووە سۆدانیم دوانوە ئەفریقیم دوانوە ئیتر هەر چۆنێوە تێم گیانوە بۆی بزانم شتێک لەوە مەغریبی کۆمەڵی مەغریبی برا مەبەستم یعنی ئینسان کە بێوێت حزوری هەبێ دەبێت هەم شتی خۆشت بۆوان بینی ئەوانی ژوەگری بۆی زانی لە دنیا چ گوزەراوە باشە مامۆستا دیاریکردنی مامۆستا شێخ حەسەنی گڵەزەردی بۆ چلەی زستان چۆنی بوو بەچی جیاوازە لەگەڵ کەسەکانی دیکە کە دیاریان کردو و حسابی چلەی زستانیان کردو بەڵێ طبعا شێخ حەسەنی گڵەزەردە نزیکەی 99 بۆ 100 ساڵ ژیاوە نزیکەی 45 ساڵی زیاتر تەرخان کردو بۆ ئەم بوارە دوو تەقیمی داناوە تەقیمیان شەمسیە ئاتاویە اعتیمادی لەسەر جێکەوتی تشتی خۆر کردو لە ناو مزگەوتەکە ئیشیان قەمەریە لەسەر چیای باسکیوێز بۆ هەڵهاتن و ئاوابوونی مانگ و دیاریکردنی جەژنەکان و ئەوە ڕەمەزان زیاتر قسەمان لەسەر چلێ ئەوەی ناو مزگەوتەکەیە طبعا وەکو وتم لە ماوەی ئەم 45 ساڵە بە حکمی ئەزموونی خۆی لە ناو دیواری باکوورە چوار تاقی دیاری کردو بە مەودای ئەو 40 ڕۆژە یعنی پێش ئەوەی تاقەکان دیاری بکات جێکەوتی تیشکی خۆری دیاری کردووە ڕۆژ بە ڕۆژ واتە لە یەکەم ڕۆژی چلۆ کە بەپێی حسابی شێخ حەسەنی گڵەزەردە هەشتی یەک هەموو ساڵێک یەکەم ڕۆژی چلەی زستانەوە ئەزمونیش کراوە تاوان گڵەزەردە بەس بۆ گڵەزەردە نەبووە بۆ حسێبێکی نێوەندە بۆ هەموو کوردستانیان یعنی ئێمە سێ حسابی فەلەکناسیمان هەیە کەلیخان و شێخ حەسەنی گڵەزەردەوە گەرمیان کەلیخانەکە دواترە یعنی وەک چۆن ئێستا لەمە لای ئێمە هەشتی لە بەپێی حسابی شێخ حەسەنی گڵەزەردە هەشتی یەکەم ڕۆژی چلەیە بەڵام بەپێی حسابی کەلیخان نەورۆز شانزەی یەکانی هێشتی هەفتەیەکیان بینە هێشتی هەفتەیەکیان بینە بۆیە بەپێی ئەزموونی ئەم مەنتیقەیە تا کەرکووکیش ئەتوانین بڵم تا دووسیش خەڵک پەیڕەوی حسابەکەی شێخ حەسەنی گڵەزەردەکان جا کاتێک طبعاً بۆ دوای خۆی ئەم تاقانەی بنیادناوە تقریباً 10 ساڵێکیش دوای خۆی لەسەر جێکەوتی تیشکی خۆر لەسەر هەریشە لەو چوار تاقە وەرگرتووە بۆ ئەوی بزانێ ئەمڕۆ چلە چەنی ماوە و کۆتایی چلە لەکایە هەشتی یەک چلە و هەژدەی دوو چلە بووە ینی ئەزموونی شێخ حەسەن لە هەژدەی دووە ئەوە بووە ینی کوردەواریش ئەڵێت ئەگەر کەسێک بە شاخەوە بێ لە 12 شەوە شەوی هەژدە لەسەر 19 تا 12 شەو ڕق نبێتەوە ڕق نابێتەوە بۆ وەک چۆنەڵێ بورجێک تەشتی سەرما ئەشکێ وەکو وتم ئەستێرەیەک هەڵی و ئەستێرێک ئاوابێ بابەتەکە ئەوەیە ینی ئەگەر لە دوای ئەو تاریخەوە بەفریش بباری وەکو ئێستا نامێنێتەوە ساردێکی وەکو ئێستا وەکو ئێستا نامێنێت سەرماژ وەکو ئەگەر بەیانی سارد بێ دوای سەعاتێکینە وەکو ئێستا نیە سەرماکە درێژ بخوانێ جاری وای ئێواران لە بەیانیان ساردترن بۆیە تەقویمەکەی بەم شێوە دەڕۆژ سێب کردووە دەڕۆژەی سێمی جەختی کردوێتەوە لەسەر ڕۆژە سارد و سەرماکان کە زۆرترین بەفر لەو دەڕۆژی سێماواتە لە هەشتی یەک هەژدەی یەک 28 یەکە چڕترین سەرما کۆبێت تاقیش کراوەتەوە ینی پار ئەزمون کراوە ئەم ساڵیش بە هەمان شێوە ساڵە یعنی ئەتوانم بڵێم لە ماوەی 10 ساڵە لەوانەیە 3 ساڵ لەبەرچی گۆڕانی کەشوهەوە ئەو کاریگیری ئەوکە خۆی نەبێ ئەڵیم ئەتوانم بڵێم سەتەیەک ینی زیاتر ئەم تەقویمە
وەکو خۆی پێکایەتی و هەر ئەشی پێکێ چونکە کاریگەری گۆڕانی کەش و هەوا کەس هی ئەوەیە کە ئینسان دەستی لەوە هەیە وإلا خوا هەموو شتەکانی بە هاوسەنجی دروست کردەوە مرۆڤە کە تێکێدا جا حسابی پێش هاتنە کەشی کردو بۆی کردەواری ئاگای لە خۆی بوو خۆی ئامادەکە بۆ ڕۆژە سەختەکان. باشە جیاوازی لەگەڵ ئێستا زۆرە شێوازی دیاریکردنەکە لە کۆندا و ئێستا ئێوە چۆنی دیاری ئەکەن یا هەر بەسەر بەپێی ئەو تەقویمەی شێخ حەسەنی گڵەزەردی ئەڕۆن. وڵا ئێستا تەمەن ئێمە لە کوردستانە دەستگایەکمان نییە بە پلەی یەکەم معنی بێ بەو بابەتە بەڵام مناڵەکانی من لەبەرەوەی مناڵی منن سەیری دەمی منەکەن ینی بە شێوەیەکی گشتی کوردەواری سەیری دەمی ئێماکە لەبەرەوە نیکردو بە چێشەوە واقعەن بۆ خۆشی بێسەریەشەیە تەواو لەگەڵ حسابی شێخ حەسەنی گڵزەردە ڕۆشتە و مشکلینەوە پێکاویشەتی اینجا تقریبا مادام ئێستا تەقاویم هەیە بەدیلەکەی نەیکردو بە چێشە زیاتریش شتەکانمان تەسلیم بە ئینەکان کردوانی کە پێشبینەکانە خوێنێتەوە لە بواری کەشناسیە لە کاتێکە ئەوان بە قەرشی حەسەنی گڵزەرد نایپێکن هەندێجار بۆ چکە شتەکان یعنی زیاتر جیهانیەوە پەیوەندی با بڵین گۆڕینی ئاراستەی خێرایی باە مثلەن تۆ ئازانیە ماگەر لێوە بە 40 کیلۆمەتر لەسەر سەعاتی بڕە بەردەوامە بێ کەچی دوای ئاراستەی باکە ئەگۆڕێ بە زۆری پێشبینەکە دەرەچێت. ماوەسەیان کەمێک باز لە ئامادەکاری لە لادیەکان سەردەمی کۆنجناوت شارەزایی باشترە لە بواری کوردەواری ئۆیا لە ڕووی جلوبەر لە ڕووی خواردن لە ڕووی ئەو خواردانەی کە وزە بەخشن یعنی زۆر شتی دیکە لە ڕووی دابینکردنی ئالێک بۆ ئاژەڵ بۆی کە حتمما دنیا بەستەڵاک و بەفرێکی زۆرباری و جوانیشە بەشی هەرە زۆری چلەی زستانەکەیان خستۆتە ڕێبەندانەوە لە تەقویمی کوردیشدا. بەڵێ وەڵا ئێستا ئەوەی کە لە گوندێکی جارانە بژی کەم ماوە ئەگەر دوو ئەوەنی ئێستا وەکو زۆر جارەویستین 3 مەتر 4 مەتر هەندێزارەوە 6 مەتر باریەوە زۆر لە هەموو کەسێ خۆشحاڵترە لەبەر یەکشت دڵی خۆشە بەهۆی بەهارێکی سەوز هاوینێکی مسمر بەرهەمدانی بۆ پاشەکەوتی زستانی داهاتوو چونکە ئەوەندەی لە ئێستا ئەوەندەی خەمی پاشەکەوتی زستانی داهاتوی تازاڵێ ئێستا دەستی لە بنیەمانەکەەوە دەرچووە و بالفعل ئەم ساڵ بەو شێوەیە نەبوو یعنی ئەم ساڵ ئێستا باجی داوە بەڵام دڵی خۆشە بەوەی ساڵی ئایندە باج نادا بۆیە با بڵێن گوندێک یعنی بۆ ڕەمەزان و جژنەکان و ئەمانە جاری وایە هەر خۆی بووە ینی خۆی حکوومەت بووە کەسێک نەبووە پێی بگا بزانێت کەی جژنە 3 ڕۆژ مانگ هەڵهاتووە اینجا کردویانە بە جژن یعنی نایان کردو بە چێشە مەبەستم یعنی ئەو ئیکتیفای زاتیە پشت بەخۆ بەستنە کارێکی وای کردووە وەکو دەوڵەتێک مامەڵە بکەن لەگەڵ سروشتاژیان یعنی چی یعنی پشت بەستن بەخوا یعنی مەسەلەن زۆر جار لە خەڵکی بەستی وڵاوە حکوومەت ئەوە گەنم نییە ئەمساڵ قەیسێکە لە ئەمریکا بۆمانە ئەوسا ئەمریکا نەبوو ئەگەر باران نەباری ئەترسێ لەبەرەوە خەڵک ئەوەندەی لە خواوە نزیک بووە چکە لە سروشتەوە نزیک بووە هەمووی بەهی خوای زانیوە بە غەیری خوای نەزانیوە تەوەکولەکەش واتە هەرە وەرزەکەش لەسەر ئەساسە دروست بووە کە بۆ خواژیان بووە یعنی ئەوە نەبووە خەڵک چاوی لەوە بێ تۆ بە پارە ئیشی بۆ بکەی بۆیە کەس نەمردووە لە برسا ئەگەر یەکی زۆری هەبووێ پێی نەخوراوە بەبێ دراوسێکی حتمما لەو کاتشا خەڵکی فەقیر و دەوڵەمەند هەبووە بۆیە دەشێ کەسێک 20 سەرمەڕی زیاتر بوو بێ لە یەکێکی تر بەڵام وەکوای و بیستە هی ئەوانی تریش بوو بێ اینجا ژیانی ئەوێ چی پێویست بوو بێ بریتی بۆ لە جلوبەر و جەنا بدێڵی زۆر جاری ینی شت نەبوو هەرو بە نەبووە کە لە تووچی حیوانەکان ڕستیوانە و کردویانە بە هینوەمانە هیچ لەکی تایبەت هەبووە بۆ کاتە بۆ وەرزی چلە و لە بەریان کردبێ زۆر جار هەر ئەوەیە ینی لەباو ینی شتەکانی کردووانە بە قوڵەباڵ و دوایەوەش بە گوێنی قۆڵەکانیان بۆ دروست کردو ئیتر هەر ئەوەی بەڵێ گەرمیش بووە اینجا چۆنەڵێ هینی خانوەکان ئەڵکەوتی خانوەکان لە ئێستا ینی خەڵک زۆر بەلاوە سەیرە ئەو گوندانەی کە لە ڕابردووە گوند بووە هەموو خانوەکانیان لە دۆڵا بووە بەس ئێستا کاکمە چێ لەسەر لوتکەی شاخەکە خۆ ئەو عەقڵی هەبوو بچێت لەو لوتکەیە
لوتکە یعنی گرتنەوەی ڕەشەبا و باوبۆران و ئەمانە ئاخر تۆ کەسێک خانوێکی لەسەر لوتکەیە بێ و ڕەشەبایش بێ ساڵێک لەمەوە پێشە بوو بەرمیلێکی تەنکەرێکی 6 بەرمیلی ببا ئەمە کەی عەقڵ و حیکمەتە تۆ بچی خانوێک لەسەر لوتکەیەکە مەبەستم کە تۆ لە ناو گوندایکەی لەبەر چەند هۆکارێک هۆکاری کۆمەڵایەتی زووتر دەمتان باکارێک هۆکاری گەرما و سەرما کە تۆ ئەم دیوارە پاڵەی بەو گردا ئەستوری دیوارەکان لەگەڵ دروستکردن وەنیە سەربانەکە گڵە کە ئەمە هەمووی گەرما هەڵەمژە و سەرما درەنگتر نەقلەکە اینجا دەلاقەکانت بە شێوەیەک کە تۆ زانی خۆ لە چۆ ئاوابێ لە چۆ هەڵدێ لە چۆ ئاوا بووی تۆ لە وزەی خۆر بێبەش نەبی حتا بەرهەیوانەکە ئێستا ئێمە هەموو دڵمان بەوە خۆشە کە خانووکەمان ڕووی لە قیبلە بێ نا بە پێچوانەوە لادێکان ئەگەر ملاحەزە بکەی هەندێک خانووشەیە کە بە بەردی مەڵکەنی کراوە لە سلێمانیا لەسەر تەرزی کۆن یەک دەرگای چوونەوە ژوورەوە هەموو دیوارەکانی کەوتۆتە سەر شۆستەکە هۆدەکان لە ناوەیە باخێک لە ناوە ڕاستایە هەر لە هاویشتا سەرکە بە خانووەکە نەسیمێک بەرەو ڕووی دەبێت داگیرسانی من بەڕدا لە گوندەکان ئەمە ئەزمموی گوندەکانە نەقڵ بۆ شارەکان دیوارەکەشی بەچی بەگەڵ هەر بۆ خۆی ئەمە جێی چون سبلێت کە گەرمی بدایە ئەوەی کە ئێستا زۆپا و هیتر ومانە پێویستی نەکردو یعنی هەر بەبێ داگیرسانی ئەو شتانە پلەی گەرمی بەلایانی کەمەوە 25 بووە تەنها بەتانیەک بەبەخ بەتانەکەش چی بووە هەر ئەوەی با بڵێن پەڕۆ و پاتاڵی کۆن بوو شتیان لێ زیانە بوو یعنی سەرینی جاران ئەو بەخۆی و سەرینەش بەشێکە لە با بڵێن گلدانەوەی وزە گلدانەوەی وزە حتا حەشەراتی کوشتەوە سەرینە زۆر جار ئەهان لە هینایی بینین بەڵێ حەشەراتی کوشتەوە و حەشەراتی زودبەخشیشی ژیان سەرینەکانی و کاتە لە چی لەپەڕ بووە پەڕ لە پەڕ بووە هەندی جاری لە هین بووە لە تووچی حیوان بووە ئەوانە لە لۆکەی ساغ بووە لۆکەی پەمووی خۆنک ئەم لۆکە تەواوسە دیمەنی جوانی جەڕوان لەگەڵ گفتوگۆکەی جەنابتە لەسەر شاشە هاوکارانمان خێنە سەر شاشانی زۆر خەڵکان ئێستا مامۆسا خەڵکانی شار نازان بۆ چەشنەیە ئێستا بۆ ئەو دیمەنانە بیناوە پیاوە لایەوە سۆپایە ژن و پیاوە ئەوە دانیشتون بۆ خەڵکی شار چێژ لەم دیمەنانە بینێ بۆ حەزەکە بگەڕێتەوە بۆ لادێ حەزەکە بگەڕێتەوە بۆ ئەوێ ینی لە لادەیەک شوێ گەمێنێتەوە یەک هەفتە لەگەڵ هاوڕێکانی باسێک ئەو بانیێستین بەترێ بەفرباری بووە خۆش بووە ئەمە بوو ئەمە بۆچی وایە لەم سەردەمی ئێستاە پێت وایە جەنجاڵی و زۆربوونی تەکنۆلۆژیا و ڕاکەڕاک ئەوە نەهیلاکی کردوین ئاوات بە ئەو ئارامیە بۆ خوازین کە لە لادەکاندا هەیە لە کاتێکا لادەکان بۆ سەختیش بووە ئەو سەختانی و بۆ جۆرە بیر نەکەنەوە وڵا ئێستاش هەندێک وڵات هەیە ئەڵێ 20 ساڵ پێش ئێستا زەویەکە بە چەند کڕێەوە ئەسش بڕۆ بۆ نەبی کڕە لە ڕابردووە ژیانی گونشین گۆڕان نەبوو بۆ ڕێگەی کە ترسی لەوەی شت گرام لە یارزان بێ کابرا بۆیە ڕاکات چکە کە هەرەوەنە باران باری نەوتە فڕێ هەرۆنە هاوین ئاو نادەێت هەموو ئەمانە کاریگەریان لەسەر چیە لەسەر ئەو سەغڵەتیەیە کە بۆ ئینسانی جا ئاوهەواکەشی جگە لەو ژاوەژاوی لەو ژینگە پیسی ینی تۆ ڕاکەی لە زۆر شت ڕاکەی بەداخەوە کە ڕژەکەی زۆر جار خەڵکە چێ بۆ سەیران ڕاکەی بۆ ڕاکردن جارێکتری لێ ڕاکەی کابرا دەنگە تێبەرەیە دووکەڵی تێبەرەیە لە پڕدارستانێکە سووتێ گوژ و بیان لەبەرەوە هات چونکە ئەو ڕۆشنبیرێ لە شارە بۆ خۆشیان نییە ینی ئالوودە نەبوو لەگەڵ سروشتا لەگەڵ شتە دەستکردەکان و پشت بەسن بە غێری سروشتا ژیاوە بەو خێراییە ڕانایەت بەو ئولفەتە وەرناگرێت کە خوا چی بەخشیوە چی پێبەخشیوە بۆیە مەفروزە ینی خەڵک بە ڕۆشنبیری ئەو بگەڕێتەوە نەک بەو شپرزەیەی شارۆچکە ئەوە تا لادەکانیشمانەوەی کە گەڕێتەوە وەکو شاری لێ کردووە چێژی لادێیی پێوە دیار نەماوە ینی ئێستا کەسێک لە گوندی گڵەزەردەی ئێمە ئامۆزای خۆمە خانوویەکی دروست کردێتەوە بە دەستی خۆی بەڵام بە ماوەیەکی زۆر ئەوە ئەگەر فیچەرێکی لەسەر کرێ زۆر میمە هەچەمووی ژیانی کولتورە هەموو گیانی بە دەرار و بەرد و شەخ کامیل ئامۆزامانە چوم سەردانمان کردووە دیمەک و هەموو شتێ دەستار و دۆڵ و تەنور و تەوە ناوەی هەمووی لەبەر ئەو ئەزانێ ینی ئێستا ئەو دکتۆرای فەخری هێناوە لە سروشت ژیانە لە
چۆنەڵە پێزانین بەوەی کە خوایەتی پێی بژین ینی خوای مەزن ینی ئینسانی کەوا بەجێ هێشتووە توێتی دەی بڕۆن خۆتان بژێن سەوی ئاوادام بکەنەوە. بەڵێ باش مامۆستا باسێک لە خواردن بکەین کە خواردنیژی کە لە بابەتانەی کە وزەیەکی زۆر پێبەخشە هەم بۆی لەشە گەرم بێتەوە هەم بۆیش چالاکێکی باشە هەبێ لە کۆندا چ خواردنێکیان بەکار هێناوە یان چ خواردنێک زیاتر لە چلەیە گرنگی پێدراوە و خواردراوە بۆ ئەوەی کە وزەیەکی زۆر و گەرمیێکی باش بەلەش ببەخشێت. وڵام من مناڵ بووم زۆر حەزم ناکرد باوکم بم با بۆلادێ بۆ لەبەر ئەوەی ئێستا گڵەزەردە بە لێرەوە بە 7 دقاگەی ئەوسا لە بەغا دوورتر بوو چونکە هاتوچۆکەی کەم بوو ڕاستە ڕێگە کەشی سەخت بوو ژیانەکەشی تۆ لە ئاوا لە ڕووناچیەوە چی بۆ تاریکی مناڵ ڕاستڕانێت بەڵام خۆشییانەکە و تەمەنەکە و سیحەتەکە ئەوان دەستەبەریان کرد بوو ئێمەش لەو کاتاوە لەو ئەنی شار هەر باشتر بوو لە ئێستا ئەوەی جەناب دواسەکەی من زۆر ئەوە مەبینی دۆی نەمەبینی ینی بە پلەی یەکەم گەنمە کوتاو ناویچێت ترخێنە و ساوەر بە پلەی یەکەم زۆرین بوو مەرغوب بوو لەبەر چی لەبەرەوەی چۆنەڵێ گەنموجۆ وەلەو ینی هەندێک گوندی سە بۆ نمونە گڵەزەردە مەساحی وای بەدەسەوە نەبوو کەمی بەدەسەوە تا بکرێ بە دەغڵودان بەڵام بەردەمی گڵەزەردە ئەرزێکی فراوان کە ئێستا هەمووی بۆ بە مەخازینی نەوت بەداخەوە نەبوایە وابواە هەمووی ئەکرا بە ئەفۆم بەگەنم گەنمیش سەرچاوی بڕوێشە بۆ کفتە و بۆ نان و بۆ ناوی چییە ترخێنە و بۆ زۆربەی خواردنەکان بەکارێ سەرچاوێکی زۆر مهم بوو بۆ قەرەخەرمان و زۆر شتی تر یعنی بە هەر شێوەیەک ڤیتامینی خۆی ئەدا بە هەموو بە هەر هینێک بە دانولەیی بیگرە هەتا بە قەرەخەرمانی جۆرێک وزە و ڤیتامینی ئەدا بێ خەڵک ئەمەیە خوارد لە ئاو هەوایەکی پاکە بە ئاوێکی سازگار ئاخر برادێک باسی ئەوەی کرد تی باشە ئەم چایی تۆ چای بایعە بۆ نمونە لە گوندێک بۆی لێ نابوو من چای فلان بەکارێنم پاکەتەکەی وایە لە سریلانکایەت و بۆچی تامەی ئەمەی تۆ نایە بەهیچ پێیت و تەمەن من لەم ئاو هەوا سازگارە و لەم ئاویکانیە بەم ئاویکانیەوە بەم سروشتە جوانە تابەتان و من خەیاڵی شمیە لە سەرتانی چاکە بۆیە یەکسەر بێتە چێش تۆ یەکسەر خەمیەوە تۆ بڵێم چایەتانی لەوە نەچێ ئەمە خەیاڵی بردووی بە ئاوی بەلوعە لێنیت بە کەش و هەوایەکی نادروست لەبەرەوە هەرچیە بێتانی ئەوە نایەت ئەگەر ئەو ترخێنەیە لێوا خوێنرابێ بە هەموو نوعێک وزە بەخش بووە بەڵام هەر ئەو ترخێنەیە بێ جگە لەوەش خەڵکەکە جوڵاو بوو من پوری خۆم تا لە گڵەزەردە بوو مەشکەیە ژن تەنەکەی گر بەشانی و بۆ کانی ڕۆی ئاهاتەوە جلێشت حیوانێکی لە پڕمە ڕێبزنێ بە لەسەر بوو ڕاکە بە خۆشی نێزانی ماراسۆنە ئەم هەموو جوڵە خەزای مەشکە چەند میمە چەند جیهازەیە کراوە تامی ناچێتە قوتی چێش بۆ مناڵەکان ئامادە بکە خۆڕاکردن نەبوو لە گوندا بەس مەڕەکە ڕاوێنای اینجا تۆ بەم طبیعەتە و ئەو خواردنانەش خۆ يعني جسم قاورمەی گۆشتی ژاوزامێکێک بۆ لە خواردنەکان گۆشت بەڵێ طبعا ئەوەی کە متەمەکین وایە حیوانێکی دوو حیوانی نەکرد دابەستەیە کرد هێشتەوە خواردنی چاچیە بۆ تر لە پاییزەوە هینێ کرد سەرێ بڕی و گۆشتەکەی ئێسخانەکانیان لێ دەرێنە نەرمە گۆشتەکان ئەکوڵان و هەندێک جار لە دوای کوڵانەکە تەبەن وشکە بۆ چۆریەکەی خۆی ینی بەبێ بەکارێنانی ڕۆنوزێت و ئەمانە ئاوەلوولیانە کرد بۆ ناو گۆزە و لیزە و لە شوێنی تایبەتە خراپ نابوو ینی ئەوە هەڵیانە گرت نانا خراپ نابوو چونکە هین هەبوو ناوی چییە هەموو شوێنەکان سار بوو ینی باسی ئەوم کرد چۆنێتی خانوەکە لەناو بەفرە هەڵیان گرتووە بەڵێ ئەوە ئەگەر بەنان بیان هێشتایەتەوە ینی زۆر بواە لە زستانەکەش دەرچوایە لەناو بەفرا چاڵە بەفری تایبەتیان هەبوو حتا ینی هەموو گوندێک جگەلەوەی کە شار زەمانەتی بەفری هاوینی کردبوو پێشەوەی کارگەی سەوڵەکان دامەزرێت گوندەکانیش حسابی ئەویان کردبوو چونکە دەستیان بە شار ناگەی هەندێک جار میوانێک هاو حەزیانە کرد شەربەتێکیان بە ساردی چکە زۆربەی دیاتەکانی کوردستان شاخ و چیاوێنە زۆر ئەوەندەی بۆ ڕەس
گونجاوە بۆ گەنم و جۆر نە گونجاوە ینی مێوژیان زۆر بووە ئێمە باشترین شتیش بۆ مێوش دروستکردنی شەربەتەیە شەربەتیش بە گەرمی ناخورێتەوە ئەیچی بکەن بۆ ئەمە دەبێت چاڵە بەفریانەوە بە حەجمی پێداویستی خۆیان جین چاڵە بەفر گاڵتە نییە تۆ بتوانی بازرگانی پێوە بکەیە بە زۆر حسابی قوڵی و بەرزی ئەمانەی بۆ بکەیت و اینجا هەرەوەرزی ئەوێ بۆ داپۆشین و دوایی دەرهێنانی باشە با باسێکی مەڕووماڵاتیش بکەین کە بگومان هەموو گوند نشینێک مەڕووماڵاتی هەبووە چ لە پەلەوەر بێت چ لە مانگا بەیان مەڕ بەیان بزن بە هەر بابەتێکی دیکە بێ چۆن خەمیان بووە کە ئەم مەڕووماڵاتە لە سەرمای زۆری زستان پارێزن و هەروەها ئالیک و خواردن و هەر بابەتێکی دیکە بێ بۆیان دابین بکەن وڵا ئێستا باسی بابەتی ئاژەڵ دۆستیەکەن ئەسڵەن ئەو ئاژەڵ دۆستی کە لە کوردەواری خۆمان هەبوو نەشکراوە بە هەرا و خەڵک بەزەیی بە سەگ و پشیلە و ئەوانە هاتوێتەوە یعنی سەگ با بڵین ئێمە لێی بێزارین خەڵک سەگی پێویست بوو بۆ پاسی حیوانەکانی ینی حیوانێکیان مردار بوو بێتەوە وازیان لێ نەهێناوە لە هەر شوێنە بواە بە کۆڵی خۆیان ئەم حیوانیان هێناوەتەوە بۆ نمونە ئەگەر حتا ئەگەر مەڕووبزنیش نەبێ ڕێی لێکتێک چوێ لە سەرمان ڕق بوو بێتەوە یا ئەسپێ گوێ درێژێک کەلاکەکان هێناوەتەوە گۆشتەکان دیسان کردۆ بە ژێر بەفرا بۆ سەگەکانیان چی ئەمە ئەکات بەڕاستی بۆ پشیلەکانیان چی ئەمە ئەکات ینی هیچ شتێک لەوێ خەسار نەبووە ئەمە کوردەواری بوو لای ئێمە پشیلەیە گەمرێ نازانی لە کوێبی شاریتەوە سەگێ گەمرێ نازانی لە کوێبی شاریتەوە حتمما بۆ ئاژەڵ ئەمانش کە خۆی ئاوا مشوری ژیانی خۆی خواردبێ بۆ ئەوەی سەرمای نەبێ گەرمای نەبێ ئاژەڵ و پەلەوەرەکانیشی زیاتر ینی گەورەکەیان شوێنی پەلەوەرەکانیان ڕەم بێ بەس هەرەوەی نەشیابێ کە تایە بخەیری لە شوێنی خۆیان گەرمتر بوون چونکە ئەوان سەرما بڕتڵتن خۆ بەتانیان پێ نایی وەنیە اینجا زیاتریش کا بە دەوروبەری بابەتەکە هینەکە چۆنەڵێ هۆکارێکی گەرمیە بەڕاستی ینی بەس ئەوەنە تەڕاییان نەگاتێ زۆر جاری هێستریان یا گوێ درێژیان کردو بە ژێر کایانەوە خۆی کردو بەیان ئەنی چۆنەڵێ حیوانە بینی لە سەرما چی بکە خۆی زانێ خۆی مشوری خۆی خوا پشیلەیەک یەت لێتە پارێتەوە ئەڵێ بکەرە ژوورەوە سەرمامە چۆن لێ کای هەبێ خۆی ناکە بە کایانەکە وەنیە بەرەوە هەموو ئەمانە ئەزمون کراوە بینراوە ینی ئەو بۆیە خایترەوە تۆش خۆتی تا گەرم کەرەوە زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا کەمال فاتیح شارەزای گەردووناسی و کەسایەتی کۆمەڵایەتی یەخوا بەخێر بێ سپاس بۆ ئەم دەرفەتە دەست خۆش مامۆستا